برای تماشاوانێژە هەڵبەتە ڕۆژا بێگومان کۆچان نێودەوڵەتیە کەس بقەدەر گەلێمە کۆچبەر نەبوویە بسەدەما ڕاوشین جودا لە ساڵێن هەفتیان ساڵێن هەشتیان ساڵێن نوتان بێگومان بسەدەما سیاسەتا ڕژێمێنووی دەمیەن عێراقێ بسەدەما قەتلی عامێ و سوتنا بە هزاران گوند و باژاڕۆکان خەڵک دەربدەر بوویە سەر هەڵدانا نوتۆیەکێ بێگومان دەربدەر بوویە بەر هەندێکی خەلکێمە باش ژێ ماعوناتێ دیگە هەیە تەدیت لە هەرێما کوردستانی زێدەباری کوڕاوشێکێ نەخواستی هەبوویە بەردام دوورپێچێن ئابووریان دژوار هەبوونە لە حکوومەتە هەرێما کوردستانی بێگومان کەفکێت ژێر بەرپسەرەتکە لە خوای گرتنا نێزی ملیونەکە پەنەبەر و ئاواران vێگاوێ هەڵبەتە لە 2014 2 ملیون ئاوارە پەنابەر لە هەرێما کوردستانی هەبوونە برێس سروە ڕەسۆل ئەو ڕێڤەبەرا گشتیا ناڤەندە هەڤبەش و هەڤبەندیا قەیرانەیە لە هەرێما کوردستانی نها لە ستودیە میێوانێ منە سروەخان بەخێر بێن ئەمڕۆ ڕۆژی کۆچی نێودەوڵەتیە هەڵبەتە هەرێمی کوردستانیش بەدەرنیە وەکو لە راپۆرتێکمان هاتبوو نزیکەی ملیونێک ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستاندا هەنە سەرڕای ئەوەی کە حکوومەتی عێراق وەکو پێویستی یارمەتی نادات ڕێک خراوەکانی نێودەوڵەتی یارمەتی نادەن ئێوە چۆن ئەتوانن ئیدارە ئەو ڕەوشە بکەن بەڵێ ئەو کاتتان باش سەرەتا دەمەوێت پرسە و سەرخۆشی خۆمان و هاوسۆزی و هاوخەمی خۆمان ئاراستەی ئەو خێزانی ئەو قوربانیانە بکەین کە بەداخەوە بەهۆی ئەو ڕووداوە دڵتەزێنەی کە لە کەناوەکانی ئیتالیا ڕوویاندا و هیوای زوو چاکبوونەوە و سەلامەتی بۆ ڕزگارکراوان دەخوازین تایبەت بە پرسیاری بەڕێستان بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان هەردەم دەرگای بەڕووی لێ قەوماوان ئاواڵە بووە بە درێژایی مێژوو ئەوەی سەلماندووە بەهۆی ئەو پێکەوە ژیانە جوانەی کە لە هەرێمی کوردستان هەبووە و هەروەک بەڕێزت باست کرد بەهۆی ئەو مێژوەی کە بە سەرخۆشمان هاتووە بەداخەوە بۆیە هەست بە ئازارەکانی ئەوان کراوە و تاوەکو ئەوڕۆ بەداخەوە ملیۆنێک ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستان ماون کە وەک جەنابتان دەزانن 700,000یان ئاوارەی عێراقن لە کاتێکدا کە تاوەکو ئێستا حکوومەتی عێراق هیچ هەنگاوێکی جددی بۆ گەڕانەوەی ئەو ئاوارانە نەگرتۆتە بەر و ئی پەنابەرانیش زۆر ڕوونە کە تاوەکو ئێستا ناوچەکانیان ئارام نەبووە بۆ گەڕانەوەیان حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هاوکاریەکی پێشکەش کردوون و هەموو هەوڵێکیشی داوە بۆ ئەوەی کە بتوانن بە شێوەیەکی ئارەزومەندانە بگەڕێنەوە ناوچەکانیان بۆ ئەوەی گۆڕانی دیموگرافی لە ناوچەکانیان دروست نەبێت و تاوەکو ئێستا بەردەوامین و بێگومان بەردەوامیش دەبین سەرڕای ئەوەی کە خۆت دەزانی تاکو ئەوڕۆ قەیرانی دارایی بەردەوامە و ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی لە خۆگرتنی ئەو دۆسیە ئاسان نییە بەڵام بەردەوام بووین و بەردەوامیش دەبین بەڵێ هەڵبەتە گەر ئێمە باسی لە عێراقا وەزارەتی کۆچ و کوچبەران هەیە وەزیری کوچبەرانیش خۆی خەڵکی ناوچەیەکە دەشتی نەینەوە کە لەوێش ئاوارە بوون ڕووی داوانی خەڵکی ئەو مەنتەقەی ڕویان لە هەرێمی کوردستان کردووە زۆر جار پەرلەمانتاری عێراق وەردەگرم لە سەبارەتی ڕەوشی پەنابەران و ئاوارەکان لە هەرێمی کوردستان ئەو گلەیەکی جدی لە شێوازی تەعاملی وەزیری کۆچ و کوچبەران دەکات لە چونیەتی ئیدارەکردنی کەمپەکان بە هەموو شێوەیەکی یارمەتیان بڕیوە حتا باستەوەدا کە جارێک ئازوقە لەسەر کەمپەکانی دهۆی دابش کرا بوو ئازوقەکەش خۆی بەسەر چوو بە یەکسپایر بوو ینی ئەو زەختەش کە هەیە بوو بەداخەوە ئەوەی کە ئەرکی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق بووە مامەڵەکردنیان لەگەڵ ئەو دۆسیەیە بە شێوەیەکی مرۆیی سەرکەوتوو نەبووە بەداخەوە ئەوەندەی ئەو دۆسیەیان بە سیاسی کردووە بە شێوەیەکی مرۆیی مامەڵەی لەگەڵ نەکراوە و تاوەکو ئێستا ئەو جۆرە مامەڵەیە بەردەوامە ئێمە دەبینین کە کت و پڕبڕیارێک دەرچوو بەبێ ئەوەی هیچ ئامادەکاریەک بۆ چارەسەرکردنی کێشەی ڕاستەقینەی ئەو هاوڵاتیانە بکرێ بۆ ئەوەی بگەڕێنەوە ناوچەکانیان بە پێچەوانەوە بڕیارێکە تەنها بە نووسین دەرچووە بەڵام بەکردار هیچ ئامادەسازیەکی بۆ نەکراوە و ئەوەی کە ئێمە دەیبینین لەبەرەوەی ئێمە چەندین جار ئاگادارمان کردوونەوە کێشەکانمان ناردووە هیچ جددیەتێکمان لە هەنگاوەکانیان بەدی نەکردووە کە بێن کێشەکان چارەسەر بکەن ئەو هاوڵاتیانە بگەڕێنەوە بەداخەوە ئەوەی کە دەبینین دروستکردنی بربەستە بۆ نەگەڕانەوەی ئاوارەکانی عێراق بە مەبەستی ئەنجامدانی گۆڕینی لە دیموگرافی لە ناوچەکانیان کە ئەوەش بابەتێکی مەترسیدارە بێگومان ئەگەر ئێمە شنگال وەکو نمونە وەربگرین کە ڕێژەی نیوەی زیاتری ئاوارەکان ئاوارەی شنگالن بەداخەوە ئەوانە کوردانی خوشک و برایانی ئێزیدین و ئاین و نەتەوەی تایبەت ئاینن و ئاینی تایبەت بە خۆیانیان هەیە و هەوڵدان بۆ نەگەڕانەوەیان و گۆڕینی دیموگرافیای ناوچەکانیان پێچەوانەی هەموو
یاسا و ڕێسانێ و دەوڵەتیەکانە و ئەوەش کە خۆی لە خۆیدا بەڕاستی بابەتی کۆچ و توندوتیژی بەرامبەر بە ئەوان دروست دەکات پێویستە نە کۆمەڵگەی نێودەوڵەتی و نە ئاژانسەکانی نەتەوە یەکگرتووەکان بەڕاستی ئەو بابەتە لە وەزارەتی کۆچ و کۆچبەران قبول نەکات و تاوەکو ئێستا ئەوان بۆ ئەو بابەتە مووقفیان ڕوون بووە کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانن و پێویستە ڕێکەوتنامەی شنگال جێبەجێ بکرێ بۆ ئەوەی هەنگاوی کردداری ڕاستەقینە بۆ ئەمە لە کاتێکدایە کە بەرپرسە باڵەکانی حکوومەتی عێراق چنە کەمپەکانی ڕۆژاوای کوردستان کە سوکاری داعش دێنن لە جەدعە و لە سنووری پارێزگاینەوەی نیشتەجێ دەکات هەوڵ دەدەن جارێکی دیکە لە ناو کۆمەلگا خۆشەویست بن بە سەدان هزار ئاوارەکانی شنگال لە ناو کەمپەکاندان ڕاوشێن بەم شێوەیە. سەرواخان لە کاتێک ئەمە باسی پرسی پەنابەر و ئاوارەکان دەکەن خەڵکی هەرێمی کوردستان بەشێک کۆچ دەکەن بە وڵاتانی دەرەوە کۆچکردن پرسێکە خەڵک ئارەزومەندانەیە بێگومان بەڵام ئێوە چۆن توانیوتانە ئیدارەی ئەو هەموو قەیرانە بکەن لە کاتێکە بێگومان کۆمەلگای نێودەوڵەتی ئاگادارە کۆنسۆڵخانەکان ئاگادارن بەرپرسە باڵەکانی گیان سەردانی هەرێمی کوردستان دەکەن چۆن سەرجیان چوونە لەسەر ئێوە؟ بەڵێ طبعا ئێمە دەمەوێت بە سوپاسەوە و وەکو یەکێک لەو هەنگاوە گەورانەی کاکابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی ڕاستە و خۆی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن گۆڕانکاری ڕیشەیی لە ئاستی دامەزراوەیی کۆچ لە هەرێمی کوردستان ڕووی داوە و هەنگاوەکان سوپاس بۆخوا یەک لە یەک گەورەترن ئێستا توانیومانە چەندین سیستەمی نێودەوڵەتی بێنینە هەرێمی کوردستان کە خۆی وای کردووە هەرێمی کوردستان خۆی بسەلمێنێت و وڵاتەکان ڕاستە و خۆ سەردانمان بکەن و مامەڵەمان لەگەڵ بکەن توانیوێتی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان زۆر بەرەو پێشەوە ببات بەڵام بابەتی کۆچ بابەتێک کە بێگومان بە درێژایی بوونی مرۆڤایەتی بەردەوام بووە وەکو هەرێمی کوردستانیش هەر لە دوای ئەگەر تۆزێک بگەڕێنەوە لە دوای ساڵی 1920 وەلکاندنی باشووری کوردستان بە عێراقەوە بە خۆتان دەزانن کارە ساتەیەک لە دوای یەکەکان بە سەرمێژووی ئێمەدا ڕووی داوە و بەداخەوە دەتوانین بڵین تاکو ئەو ڕۆژ بەردەوامە تاکو ئەوڕۆ هەرێمی کوردستان بەداخەوە بەدەست قەیرانێکی دارایی سەپێنراو دادەناڵێنێت کە ئەوە شوای کردووە بەداخەوە خەڵکەکان هەست بە ئاسوودەیی نەکەن ئێمە لە کاتێکدا کە خۆمان هەموو خۆبەخشی و هەموو باجێک دەدەین بۆ ئاسوودەیی ئەو هاونیشتیمانی و ئەو ئاوارە و پەنابەرانەی کە ڕوو لە ئێرە دەکەن ئێمە بینیمان لە دوای 2023 بە هەزاران خەڵک ڕووی لە نیشتیمان کردەوە بەڵام بەداخەوە ئەوەندەی نەبرکە شەڕی تیرۆریستی داعش ڕوویدا ئێمە هەزاران شەهیدمان بەخشی بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتی و بۆ ڕزگارکردنی هەموو جیهان و شەڕی تیرۆرمان کرد بەڵام بەداخەوە وە سەرەڕای ئەوەی کە 2 ملیۆن ئاوارە و پەنابەریشمان وەرگرت بینیمان بەرامبەر ئەوە قەیرانی دارایی بەسەر هەرێمدا سەپێندرا و جگە لەوەش ئێمە دەبینین بەڕاستی بمانەوێ و نەمانەوێت ناوچەکانی مادەی 140 بابەتی شنگال کە 300,000 ئاوارەیە ئەوانە هەمووی هۆکاری بەردەوام بوونی کۆچن لەگەڵ ئەوەشدا ئێمە پێویستە بڵێین کە بەهۆی ئەو هەنگاوە جوانانەی کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گرتوویەتیە بەر بێگومان ئێمە گەڕانەوەی ئارەزوومەندانەشمان هەیە کە خەڵکێک پەیوەندیمان پێوە دەکەن و دەگەڕێنەوە نیشتیمان خۆشببختانە ئەوانەی کە دەزانن دەتوانن لێرە ژیانێکی نوێ دەست پێ بکەنەوە وەکو بینیتان لە راپۆرتەکانمان تەنها لە ماوەی 2023 و 2024دا زیاتر لە 7,000 خێزان گەڕاوەتەوە بەس ئەوەی کە ئێستا تێبینی دەکرێت بەداخەوە ئەوەی کە ئێمە پێشبینی دەکەین بۆ داهاتوو لەبەر ئەوەی ئەو گۆڕانکاریانەی لە یاسای یەکێتی ئەوروپا ڕووی داوە تایبەت بە وەرگرتنی کەسی پەنابەران کە زۆر زەحمەت بووە دیپۆرکردنەوەی هاونیشتیمانیان دەستی پێ کردووە ئێمەش نیگەرانی خۆمان لەو بابەتە پێشانداوە وەکو بینیتان ڕێزدار ڕێبەر ئەحمەد جەنابی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەڕوونی لە کاتی کردنەوەی یەکێک لە پرۆژە گرنگەکان کە چەندین وڵات ئامادە بوون داوای کرد کە تکایە هاونیشتیمانیانی ئێمە دیپۆرت نەکەنەوە و بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان لەبەرچاو بگرن لەبەرەوەی ئێمە دەبینین کە ئەوان وەکو عێراق مامەڵە لەگەڵ ئێمە دەکەن لە کاتێکدا لە عێراق قەیرانی دارایی نییە لە کاتێکدا لە عێراق کە هاونیشتیمانیەک دەگەڕێتەوە دەیان دەرفەت بۆ گەنجەکانی خۆیان هەیە بەداخەوە تاوەکو ئەوڕۆ گەنجەکانی ئێمەی لێبێ بەش کراوە ئێمە چەندین جار داوامان کردووە کە هەمان
دەرفەت و هەمان ماف کە شایستەی ئێمەیە بە ئێمەش بدرێ بەڵام بەداخەوە تاوەکو ئەوڕۆ هیچ ڕەزامەندی نەدراوە لەو بابەتە بۆیە ئێمە پێمان وایە بەڕاستی ئەوە بڕیارێکی نادەت پەروەرانەیە ئەگەر هاتوو هاونیشتیمانیانی ئێمە وەکو هاونیشتیمانیانی عراق لەو بارودۆخەی ئێستادا ئەمە لە لایەکی ئەوانەی کە دیپۆر دەکرێنەوە بەڵام خەڵکێکیش هەیە بە هەزاران کەس بە ئارزومەندانە لە ئەوروپا گەڕاونەتەوە حتا خەڵکم بینیوە باستەوە دەکات کە ئیقامەشی وەرگرتووە ئیقامەی خۆی ڕادستی وڵاتەکەی کردووە حتا ئەوەی پێیوتووە بووە کە ئەڵێ تەواو من بە شێوەیەک ئەمەوێ بڕوومە ماڵەوە کە قەت بیر لە ئەوروپا نەکەمەوە هەنی خەڵکێکی زۆری ڕوو لە هەرێمی کوردستان دەکات لە وڵاتی خۆی دەکاتەوە بۆ ئەوان ئێوە شتان کردووە بێگومان ئەو کەیسانەش یەکجار زۆرن ئێمە بە خۆشحاڵیەوە سیستەمی گەڕانەوەی نیشتیمانیمان دامەزراندووە ئەو سیستەمە یەکێکە لەو سیستەمانەی کە لە 124 وڵات هەیە و بۆ یەکەم جار کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان توانی ئەو سیستەمە بێنێتە هەرێمی کوردستان ئێستا لە هەردوو پارێزگای هەولێر و سلێمانی کار دەکات تەنیا لە ماوەی چەند مانگی ڕابردوو زیاتر لە 200 خێزان خۆیان لە سیستەمەکە تۆمار کردووە و چەندین وڵات بانگهێشتی فەرمیان کردوین بە دامەزراندنی ئەو سیستەمە لە هەرێمی کوردستان زۆر خۆشحاڵن کە یەکێکە لە ستانداردە نێودەوڵەتیەکان کە گەڕانەوەی ئارەزوومەندانش بۆ نیشتیمان زیاد دەکات ئێستا ئەو سیستەمە لە قۆناغی پەرەپێداندایە و ڕێزدار جەنابی وەزیری ناوخۆ ڕاستە و خۆ سەرپەرشتی دەکات و ئێمەی ڕاست پاردووە بەوەی کە هەر خزمەت گوزاریەکی کە پێویست بێت لەو سیستەمە و زیاتر خزمەت پێشکەش بە هاوڵاتیان دەکات ئێمە لە سیستەمەکەدا زیادی بکەین طبعاً ئەو سیستەمە تەواوی وەزارەتەکان و دام و دەستگا پەیوەندیدارەکان و لە هەمان کاتدا کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەو ئاژانسانی هاوکاری پێشکەش بە گەڕاوەکان دەکەن لەو سیستەمەدا هەن و هەر یەکەیان بەپێی تایبەتمەندی خۆی خزمەت گوزاری پێشکەش دەکات بەڕێز سەر و ڕەسوڵە ڕێبە بەڕاگەشتیانە بەندە هەفبەشی و هەفبەندیا قەیرانان لە حکوومەت هەرێما کوردستانی زۆر سپاس سەر بۆ بەڕێزیشتان